لە ئێستادا کە ڕەمەزانە سێ دوعای زۆر گەرنگ هەیە ئینسان لە بیریان نەکا ڕۆژانە ئەو سێ دوعایانە بخوێنێت. یەکەمیان ئینسان لە دوای هەموو نوێژێکی یاخۆت هەموو کاتێکی زۆربەی کاتەکان بڵێت اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. خوای پەروەردگار هاوکاریمان بکەی لەسەر چی؟ لەسەر عیبادەتی خۆت، لەسەر شکر و تاعەتی خۆت و هەروەها لەسەر ئەدای عیبادەتێکی زۆر جوان و ڕێک و پێک، چونکە هیچ شتێک بەبێ هاوکاری خوای پەروەردگار ناکرێت. دووەمیان ئینسان بڵێ اللهم أعتق رقابنا من النار. ئەی خوای پەروەردگار ئازادمان کەی، ڕزگارمان کەی لە ئاگری دۆزەخ، بەتایبەت لەو مانگەیەدا کە مانگی لێخۆشبوونی خوای گەورەیە بۆ بەندەکان. ئینسان هەمیشە دوعا بکە خوای گەورە قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانیدا و خوای پەروەردگار لە ئاگری دۆزەخ پارێزرامان کات. سێم دوعا ئینسان هەمیشە بڵێت کە چەند شەوێکی کەمی ماوە بۆ لەیلەتول قەدر، خوای پەروەردگار بمانگێنە بە شەوانی قەدر و لە ئەجر و پاداشتی ئەو شەوانە بێبەشمان بکە.